ئەم ڕووداوەشانەوە ئاسایی لە کۆنگرێز ڕوویدا هێلری کلینتن لە ساتەوەختێکی گرنگدا لەوێ ئامادە بوو لە کاتێکدا کە هەوڵ دەدات ببێت بە سەرۆکی داهاتووی ئەمریکا. نزیکەی 11 کاتژمێر لێکۆڵینەوە لەگەڵ کلینتن کرا سەبارەت بە هێرشەکەی ساڵی 2012 لە بنغازی کە بوو بەهۆی کوژرانی 4 ئەمریکایی لە ناویاندا هاوڕێیەکی خۆشی باڵیۆس کریستۆفەر ستیڤنز. دەزانی من هەست دەکەم لە هەمووتان زیاتر بیرم لەوە کردوتەوە کە چی ڕوویدا، لە هەمووتان زیاتر شەو نخونیم کردووە. من مێشکی خۆم تێکدا بەوەی کە چیتر دەبوایە بکرایە یان چیتر بکرێت. جیم جۆردنی کۆماری فشاری خستە سەر کلینتن لەسەر ئەوەی چەند جۆر لێدوانی جیاواز لە یەک دران لەلایەن وەزارەتی دەرەوە لەمەڕ هۆکاری سەرەکی هێرشەکە. ئەمریکایەکان دەتوانن لەگەڵ ئەو ڕاستیە بژین کە هەندێک جار کەسانی باش لە پێناو وڵاتەکەیاندا گیان بەخش دەکەن، پێیان خۆش نییە، هاوخەم دەبن لەگەڵ ئەو خێزانانە، دوعا دەکەن بۆ ئەوان بەلایەنەوە ئاساییە، بەڵام ئەوەی بەلایەنەوە ئاسایی نییە ئەوەیە کاتێک حکومەتەکەیان لەگەڵیاندا ڕازگۆ نەبێت. پێم وابێت ئەو توانجەی تۆ دەیدەیت ئازارێکی زۆر دەبەخشێت بەو خەڵکەی کە کارێکی سەختیان کرد لە وەزارەتی دەرەوە، کۆمیتەی زانیاریەکان، وەزارەتی بەرگری و کۆشکی سپی لە کاتێکی زۆر سەخت و ناهەمواردا. لین وێست مۆرلاندی کۆماری گوتی کلینتن هەڕەشەکانی پێشووی بۆ سەر کۆنسۆڵخانەی ئەمریکا لە بنغازی پشتگوێ خستبوو. گرنگ ئەوە نییە زانیاریت هەبووە یان نا، گرنگ ئەوەیە چیت کردووە لەو بارەوە، بەلای ئێمەوە هیچت نەکردبوو. بێگومان ئێمە ئاگامان لەوە بوو بارودۆخەکە لە سەرانسەری لیبیا مەترسیدارتر دەبوو و بە تایبەتیش نیگەرانی زۆر لەبارەی ڕۆژهەڵاتی لیبیاوە هەبوو. کلینتن گوتیشی داوای ئاسایشی زیاتر هەرگیز بەو نەگەیشت بوو، ئەمە لەلایەن شارەزایانی ئاسایشەوە مامەڵی لەگەڵدا دەکرا. بەرپرسی کۆمیتەکە تێریگۆدی بەرگری لەوە کرد. خانمی وەزیری دەرەوە، من تێدەگەم خەڵک هەن لە هەردوو پارتی والێک دەدەنەوە ئەم لێکۆڵینەوەی لەسەر تۆیە. با دڵنیات بکەمەوە وانە، با دڵنیات بکەمەوە بۆچی وانە. ئەم لێکۆڵینەوەیە لەبارەی 4 کەسە کە نوێنەرایەتی وڵاتەکەمانیان دەکرد لە خاچێکی بێگانە کوژرا. بەڵام ئێلای چاکۆمینگسی دیموکرات گوتی لێدوانەکانی ئەم دوایانی کۆماریەکان کە لێکۆڵینەوەکە دژ بە کلینتنە لایەنگری پێوە دیارە. مەحاڵە ئەگەر کەسێک باش بیر بکاتەوە بتوانێت نکوڵی لەوە بکات. کۆماریەکان پارەی بە ملیۆنان باشدەری ئەمریکایی بە فیرۆ دەدەن لەم هەوڵە ناشرینانەیاندا بۆ بەلا ڕێدابردنی هەڵمەتەکانی سەرۆکایەتی کلینتن. دانیشتنەکە بەدەر نەبوو لە مشتومڕی حیزبایەتی. ئامادەبوونی کلینتن ڕۆژێک پاش ئەوە بوو کە جێگیری سەرۆک جۆ بایدن ڕایگەیان ناچێتە پێشەبڕکێی دیموکراتەکانەوە بۆ بەربژارێتی سەرۆکایەتی. بەمەش کلینتن بەڕوونی لە پێش کاندیدەکانی ترا. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.